بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. خۆشەویستانم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێ لەو شتە جوانانەی کە فێرمانەکات کە چێ بگرین بە هاوڵ. بەخوای گەورەش جوانترین مصطلح کە لە قورئانە بۆ ئەبوو بەکر هەڵەبژێرێ کە فەرمێ إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا، کە بە هاوڵەکەی ئەوت. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵی زۆر بوو، بەڵام کەسێک تایبەت هەبوو لە ژیانی ئەم پیاوەیە کە بەردەوام لە خزمەتیا بوو، بەردەوام ژیانی شەو ڕۆژ و هاوڕێی ڕێگەکە بوون. ئەبوو بەکر ئەم پیاوە بوو کە ئەوە لە خزمەتی پێغەمبەری خوایە بوو صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا ناوی نابوو خەلیلی خۆی، خۆشەویستی خۆی، کە هیچ سەحابەیە بەم پلەیە نەگەیشت بوو. ئێمە چۆن بتوانین ئەم بۆشاییە بۆ ژیانی مناڵەکانمان پڕکەینەوە؟ بۆ چونکە ژیانی مناڵ، هاوڵی مناڵ بریتیە لە ئاراستەکەری ڕێڕەوی مناڵ. بۆیە ئەگەر باوکو دایک نەبن بە هاوڵی مناڵەکەی خۆیان، ئەو کاتە ئەم بۆشاییە بە مناڵی نەناسراو بە خەڵکی خراپ پڕە بێتەوە کە منداڵەکەت لادانێکی بۆ دروستە بێت، دوایی بۆ نایەتەوە سەر ڕاستە شەقامەکە، وەکو سیارەیەک وایە کە لە دەستە وەرەگرێ. بۆی عەرەب بەڵێ الصاحب ساحب، ئەوەی هاوڕێیە، ئەوەی ساحبە ساحبە، وەکو ساحبە وایە ڕایە کێشێ. ئەوەی مناڵ کاریگەرە بەو هاوڵی کە لەگەڵ یاژی، کاریگەر نییە بە دەرەوەی خۆی. بەڵام چۆن بتوانن باوکو دایک ساحیبی مناڵەکەی بن؟ ئاخوای گەورە کە باسی ئیبراهیمەکە فەرمێ فلما بلغ معه السعي قال يا بني، فەرمێ لە کاتێکا لەگەڵ مناڵەکەیە بواتە ئیبراهیم لەگەڵ ئیسماعیلە ئاوێتی یەکتری ببوون، لەگەڵیا دەرەوە ناوە ماڵە و ژیان، سەفەر، نان خواردن، تەنانەت تەدەخولی ژنهێنانی شەکل لە کاتێکا ئیسماعیل گەورە بوو. باوک چۆن نەتوانێت لەگەڵ مناڵی خۆیە بتوانێت بەو شێوەیە بێکە نەکەر مناڵەکەی بناسێ، دەوروبەرەکەشی بناسێ. خوای گەورە کە باسی ئەهلی کتابمان بۆکە فەرمێ الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم. ئەی بۆ نافەرمێ كما يعرفون أنفسهم، چونکە تۆ لەوانەیە لە تەمەنێکی گەورەی یاخۆ ناسی بێ کە باڵغ بوویت، بەڵام مناڵەکەت دەستکی دایکیا بۆ ناسیوتە. هەتا وەکو گەورە ئەبێ ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ تا هاتووە، نەفسیەت ێزانیت، ڕەچەڵێکێ ناسیت، بیرکردنەوەی هەموو مێژوی خۆشی ناخۆشی مناڵۆی لەبەرچاوە. ئەو مناڵە چۆن بتوانیت بی بە هاوڕێیەک بووی کە نەک خۆی هاوڕێکانیشی بناسیت؟ زۆر سێرە دوای ئەوەی کە مناڵەکانمان گەورە ئەبن، یەکێکی لەگەڵا بینی ئەڵی کوڕ مەمە چێیە؟ ئەڵێ باوکە ڕەفیق بەوە هەر لە ابتیدائیەوە هەر لە گەڕێکی کۆنەوە ئەوە هەر لەگەڵ ما هاتووە. سەیرە من ڕەفیقی مناڵەکەم نەناسم. ئەبێ ئەو نە هاوڕێیەتی مناڵەکە و بکەیت تا هاوڕێکانیشی بزانیت، چونکە المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل. ئینسان لەسەر دینی خۆشەویستەکەیەتی. ئەو مناڵەی تۆ ئەگەر ڕەفیقێکی باشی هەبێ دەستێک دەڵێ بۆ نوێش، بۆ ڕۆژوو، بۆ قورئان خوێندن، تەنانەت بۆ یاری، بۆ ئەخلاقی جوان. بەڵام ئەگەر خوا نەخواستە لادەر بوو، منداڵەکەت بەقەدەر لادانەکەی خۆی بە کێشەکات. بۆیە باوکو دایک ئەبێ لەگەڵ مناڵی خۆیان یعقوب ئاسا بن. مناڵێک بێ دڵی بۆ دڵی باوکی بکاتەوە. یا بنەی، ئەم شەو خەوتووە بەیانی خەبەرێ بێتەوە. مەفروزە بنیامینی برای لە هەموو کەسێ نزیکترە بووی، نا بەیانی خەبەری بێتەوە چێ لە باوکی. ئەلە چی؟ ئەفەرمێ یا ئەبەتی ئینی ڕەئەیت 11 كوكبا. خەوەکی بۆ جەرەتەوەکو خۆی. باوکیش جوان جووی لێگرتووە لەگەڵ بوونی پێغەمبەرایەتی و مەژغەڵەتی خۆیان. ئەم منداڵە لەبیر ناکە بزانە چۆن خەوتویت، ناڵێم شەو زۆر مەخۆ، ئاخەوی خراپە بینی، ئاخەو بچیەوە بینی. ئەم باوکە ئالێرانەیە بە مناڵەکەی ئەڵێت تۆ مستەقبەلێکی گەورەتە بێ، واتە لێ ئێستەوە نازنایە بۆ مناڵی پەیاکە. لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا. یەکسەر پێڵێ ئەم خەونی تۆ گەورەبوونی تۆیە، لەبەرەوە بۆی حەسوودی و پێنە بن بیشارەوە. سەیری ئەم گەورەیە کە بۆ باوکێک بە پێغەمبەرایەتی بەو تەمەنەوە لەگەڵ مناڵێکی بچکۆلەیە ئەزانێت چۆن مامەڵاکە جووی بۆ گرێ، دوای ئاراستەیەکە، دوای عیلەتەکەشی بۆ ڕوو نەکاتەوە.
نافەرمێ هەر مەیجێڕەوە چکە مناڵ حەزەکان بخەونە لەناو گەڕێکیشا جاڕی بۆ بەڵام فعلەنیش یوسف نایجێڕێتەوە بەڵام ئەم خەونە یوسف دروستەکە یعقوبیش دروستەکە بۆ چکە ئەم خەونە پێڵێ ئەم مناڵە بە پیاوێکی گەورە ڕۆژێک شەبێ براکانی و باوک و دایکی سەری ڕێز و نەوازشی بۆ نزمەکەنەوە بۆیە باوکەکە منداڵەکەی چەند ساڵە دوورکەوتۆتەوە بەڵام لە ئەخیریش هەرڵێ ئینی لە ئەجید و ڕیح یوسف لەولا ئەن تفەنیدون بۆنی یوسفەکەم بۆ چکە سوورە زانێ بەپێی ئەو خەونەی کە تەعبیری کردو خەونی پێغەمبەرانی ڕاستە ئەزانێ ئەو مناڵی مستەقبلێ بێوە ڕۆژگاری کشە بێ پێکەوە شادەبنەوە دایمە باوکی چاک ئەمەیە لەگەڵ مناڵەکەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا تقي فەرمێ هاوڕێیەتی چاک نەبێ مسڵمان نەبێ نێنیتە ماڵەوە مناڵەکە و کەسێکی هێناوەتە ماڵەوە سڕی ماڵەکە ئەزانێ نەزەر لە ماڵەکە ئەکا عیب و عاری ماڵەکە ئەباتە دەرەوە غەیبەتی ماڵەکە ئەکات ئەخلاقی مناڵەکە و تێکەیە بۆ یەکەم ناڵێ دانیشتووە سەریان کردوتە سەر مۆبایڵێک و لاپتۆپێک با کەسیشی لەگەڵانە بێ بزانە ئەو بەرامبەری یاری لەگەڵاکات چێە چکە ئەویش کاریگەری هەیە لەسەر بوونی ئەم مناڵە ئەگەر ئەم کلێنە خۆت پڕی نەکەیتەوە ئەم بۆشاییە خۆت دەستی مناڵەکە نەگریت وەڵا خۆمە چم بۆ بەزگۆ با مناڵەکە بخەوێ نەخێر ئەچی بۆ تەراویح بڵێ یاڵا کاتی تەراویحە الله ئەکبەر کوڕینە مناسبەیەکی زۆر خۆشمان لە پێشە ڕەمەزان لە پێشەوەیە خۆتانی بۆ حازرکەن ماڵی بۆ بڕازێنەوە بغوردی بۆ ئەوە بێنن گەورەیکەن ئەبوو بەکری سدیق کە کەسێ ئەچوو بۆ حەج ئەی فەرموو هەتایەتەوە ماڵەکانی بۆ ئارایشکەن کابرا کە لە حەجە هاتەوە لە جیاتەوەی کە بیلەوە بکاتەوە ماڵ و مناڵی ئەم چەند مانگە بێناز بوون و بێکەس بوون کە هاتەوە کەسێکی ماڵەکەی باق و بریق و بەهجەتێکی تایە ماڵەکە بۆ حاجەکان ڕازێنرابوونەوە مەفروض ئەم مناڵەکانمان کە ئەم ڕەمەزانە هاو دیسان بەیانی ڕەمەزانە چارنیە کوڕم فەرزی شەبێ بەڕۆژوو بن بۆ خۆت دەسە خەری کە دەسەکی بەگریان تە مناڵ کوڕینە یەک مانگ لە پێشەوەیە ئیتر خوای گەورە بووی ناردوین مانگی ڕەحمەتە مانگی خۆشیە مانگی بەرەکەتە مانگی کۆبوونەوەیە مانگی تەراویحە مانگی لەیلەتول قەدرە ئەمە ئەو ئیتر مناڵەکە نییە پێشا گەشکە بێ لە خۆشیە بڵێ باوکەکەی ڕەمەزانێتەوە حەز نەکات جەژن بێ بە هەموو خۆشیەکانیشیەوە ئەمە باوکە ئەتوانی ئەمە بۆ مناڵ دروستکە دەستی مناڵەکە بگری بیبی بۆ تەراویح بیبی بۆ نۆژەکان بیبی بۆ قورئان خوێندن دەستی مناڵەکە بگری بڵێ ساکەنە ئەم شەو یادی ئیسرا و میعراجە ئەمڕۆ یادی بەدرە ئەمڕۆ یادی عاشورایە ئەمڕۆ یادی هەموو یادەکان لەگەڵ مناڵەکەتە دەستی بگری بەیانی زوواستن ئەمڕۆ جێژنە کوڕم چۆنی بە بخەوین یاڵا جلی جوان بۆنی خۆش خۆمانە شوین دەنکە خورما خۆین سونەتەکان چی بەجێکەین چی بۆ بزگەوت کاتە لی بێ مناڵ ئەگەر باوکی خۆش نەویست دەستی بە دەستی باوکیەوە نەبوو زۆر لادا بۆیە زۆر دڵە خۆش بێ کە مناڵەکە خەبەرێ بێتەوە ئەڵێ ئاوێکی بۆیەنێ ئەلە باوکە بۆ نایخۆی ئەڵێ کوڕمە خڕم ڕۆ دووشەممەیە بەڕۆژوم مناڵەکە ئەڵێ منیش بەڕۆژوو ئەمە بزانە شتێکی زۆر گەورە کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە پێی فەرمێ فەرمێ وەلەو كنت فظا غلیظ القلب لانفضوا من حولك ئینسانێکی دڕەقی زبر بوویتایە خەڵک هەمووی لێو هەڵەها بە مناڵەکانی خۆشتەوە لەبەرەوە مناڵەکە و کە حەزەکە بڵێ وەڵا دایکا بێ لە جلێکەی باوکم جلم بۆ بکڕی الله با لای تۆ معنە نەبەخشێ لای من زۆر معنای هەیە معنایە ئەو مناڵە پڕ بە پڕ باوکی خۆشەوێ بە هاوڵێکی نزیکێ زانێ بۆیە حەزەکە لە جلەکەی ئەو ئەمیش ئەوەی لە بەرابێ تەقلیدی کردی مناڵەکە و کە خەوتی هات دەستی کردە ملت زۆر بەگەوری بەڵێ من هیلاکم و بڕۆ بە دیار تەلەڤیزۆنەکە و تاقەتم نییە و دوورکەوەرەوە لێم قەت مناڵ کە دوا و کەوت دەستی ماچکە عەبدوڵای کوڕی جەعفەرە فەرمێ پێغەمبەری خوا لە غەزا ئەگەڕایەوە بەو هیلاک و ماندوو بوونیە ئەفەرمێ چوین بە پیریەوە من یەکەم کەس گەیشتمە خزمەتی فەرمێ هەڵی گرتم و لە باوشی خۆیان دانێ حەسەن و حوسەین اینجا هاتن فریاکەوتن هەردووکیانی هەڵگرت و لە پشتی خۆمانەوە سەری خستن من لە پێشەوە و دوانیش دوا فەرمێ هەرس هەمومان ئاوا خۆمان کرد بە مەدینەیە
مناڵ کە لێو ڕای کرد لێو تۆقی خەلە لە مناڵەکەەوە نییە تۆیت نەزانی و هاوڕێتی مناڵەکە و بکەیت بۆیە و مناڵت حەزی لە چارە و نییە تااقەتیشی لێو نییە بۆیە کاتێک گەڕایتەوە ماڵەوە ئەگەم مناڵەکانت بەپیرتەوە نەهاتن لە نیوەی ڕێگە لەسەر سیارەکە لەگەڵ تا سەر نەکەوتن ڕایان کرد لە دەستت بزانە ئینسانێکی هاوڕێیەکی باشنی بۆ مناڵەکەت مناڵ هەیە لێ وەڵی مامۆستا خۆشین ئەو ڕۆژانە بوو کە باوکم لە عماجز بوو پارەکی لەسەر مێزەکە بۆ دانا من یەشۆم هەڵمەگە نەی و لە چۆ هاتووی نەی بۆ چۆچی نەی و چیەکەی نەی و بێخەم بخۆم هاتووە چوم ئەبێ کە مناڵەکەت زانی باوکی دەموچاویاوە بە یەکاو لێ عاجزە ئەبێ دنیای بەسەرا بڕۆخێ بژن عاجز بوونەکەی هیچ معنایەکی نییە چکەی سەگەنێ لە تۆ نزیکتر لە دنیای شک نابە ئەبێ دایک کە لە ماڵەوە بوو مناڵەکە خۆی بێ بڵێ دایکە ئەم لەچکەی من لە لەشەکەی تۆ چێ جوانە منش ئاوا بێمە دەرەوە کە مناڵی کچ تەقلیدی دایکی نەکرد دایکەکە کامل بە عەباوە خۆی داپۆشی بوو کچەکەشی کامل سفول لە دەرەوە بزانە ئەو مناڵە بەناچاری لەگەڵ دایکیا چێتە دەرەوە پێشی عیبە ئەگەر مناڵەکە وەکو خۆ نەبوو حەسی نەکرد وەکو تۆ بێ بزانە ئەو مناڵە هێشتا نەوزانی و هاوڕێتیکی بۆیە گرەی دڵی بۆ ناکاتەوە کاتێک هەستەکەی پەنگێکی یاوە کاتێ هەستەکەی مناڵەکە سەری لە شوێنێکەوە دەرچووە لا حول ولا قوة إلا بالله على باش ما وصل من ممشون نزاني بيني بتاعنا كخلق توشي صدمة به من علىكي سبانيكي بياوا أجاي لهيجنية وقتي بخويا زانية بريزر ركيا تقيوته وقتي بخويا زانية وكواله بهر شوار قاستك وتو إجا من علىكي بودر نهايت نارزانێت چی لێ بکە نارزانێت لە چۆ چارەسەرەکە بکە چەم مناڵتان بینی و باوک خەجاڵت بۆ ئەو نەسڵحی بۆ کردووە ئەو نەمەشاکیلی بۆ حەل کردووە بەڵام نەیزانیوە جارێک هاوڕێتی مناڵەکەی بکە بۆیە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ مثل الجلیس الصالح وجلیس السوء كمثل حامل المسك ونافخ الكير فەرمێ هاوڕێی خراپ و هاوڕێی باش وەکو دوو کە زوان هاوڕێی باش وەکو کەسێک وایە کە عەتر فرۆش بێ یان بۆنێکی خۆشی لاکەی یان عەترێکە بە هەدیە ئەیاتێ یان عەترێکی بە هەدیە لێ کڕی لەمە زیاتر هەیە نەخێر ئەی نافحی کیر ئەوەی کوورە چییە ئاسنگەرە یان بۆنێکی ناخۆش و دووکەڵێکە کا بەسەر و چاوتە یا خوجرەکان تەسووتێنێ ئەمە کەمترین شتە بۆیە ڕەفیقی باش ئەوەیە کە بەردەوام بۆنی خۆشی لێ دێ ئینسان بە ڕەفیقەکەی ئەناسرێتەوە پێم بڵێ ڕەفیقایەتی چێ ئەەکەی پێتەڵم چیت بۆیە کاڵێ من ڕەفیقی فڵان کەسم هاوڕێی گیانی بە گیانی فڵان کەسم ئەم کەلیمەیە زۆر میمە تۆ ڕەفیقی زۆرە لە دنیاە بەس یەکدان هەیە دەرگای بۆکەیتەوە دەرگای دڵیشتی بۆکەیتەوە ئەمانەش کەمن بەو هاوڵی کە لەگەڵ مناڵەکە تا ئاوا بیت زۆر جا مناڵەکە چێ بۆ مەکتەب جانتاکەی بۆ بکەرەشان اینجا بڕۆ لەگەڵیا دەستیشی بگرە تا مەکتەبەکەش بشۆ لەسەر کورسیەکەش لەگەڵ یا دانیشە بچوو بۆ حانوتەکەش لەگەڵیا بچۆ ڕازەکەشی لەگەڵا بکە مامۆستاکانیشی بناسە بزانە لە تەنی چێوە دانیشێ چێ ڕەفیقێتی چێ نزیکێتی ئەگەر وات کرد فعلەن هاوڕێی ئەو کاتە دەستی هاوڕێکەشە گرێ بە تۆیە ناسێنێ بەڵام ئەگەر چوویتە ماڵەوە مناڵ و هاوڕێکەشی خۆیتان لێ شاردەوە بزانە خەلەل لە تۆ هەیە باوکو دایک ئەبێ دەستیان بە مناڵی خۆیانەوە بێ لە خۆشی ناخۆشیەکانە مناڵیشە بێت هەموو کاتێک چاوی لە باوک وەکو کوڕ چاوی لە دایک بێ بزان چییە گوزەرێ بۆ ئەوەی کە وەکو خۆی من نمونەیەکم لایە زۆر عەجیبە بەلامەوە زۆری سێرە تا ئیساگانەش تێناگەم سەحابەیەکی بەجەرگی وەکو زوبەیری کوڕی عەوام کە ئاوەزاوی پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم پرزاشێتی لە هەمان کاتە ئەچێتە ناو گەورەترین جەنگی ڕۆمەوە ئەبێ ئاوا ئەم سەفەی کافرەکان شەقکا لەم سەر بۆ ئەو سەر بیبڕێ کە ئەو ئەوروپیە سورفل و زلهێزانەی کە ئەمڕۆ باز و قەڵافەتێکیان هەیە زوبەیری کوڕی عەوام لەم کاتەیە کە ئەچوو ئەم جەنگە بکە ئەبوایە مناڵەکانی لە حەو کونا قایم کردایە بۆ ئەوەی کە تخنی ئەم شەڕە نەکەون
بەڵام دەستی مناڵەکەی گرێوی خاتە سەر پشتی خۆی لە ئەسپەکەیە دای ئەنێ تۆ خەمی خۆت نییە، خەمی ئەم مناڵە و هەبێ، بەڵام ئەوێ ئەم مناڵە پەروەردەکا لە پشتی خۆیەوە بیکا بە پیاو بۆی خاتە سەر پشتی خۆی و سەپەکەی پێ بڕێ. خۆ ئەگەر یەکێکیش نەیتوانێ زەفەر بە زوبەی بەرێ لە بەرغیرەت و لە بەرتواناکەی خۆ توانیوێتی لە مناڵەکەی باوجەرگی بسووتێنێ، بەڵام بۆ ئەوەی کە مناڵەکەی ڕەفیقی بێ لە خۆشی و لە ناخۆشیشە، لە کاتی ئیسراحەت و لە کاتی تەنگیژیشە، ئەمەی لەگە مناڵەکەیان کردووە کە ئەمڕۆ بە هەموو غیرەتی هەمومانەوە ئەمە نەک بە مناڵەکانمان بەخۆشمان ناکرێ. بۆیە بەڕێزەکانم مناڵەکەت دایمە بە دەستی بەدەستەوە بێ بۆ ئەوەی کە دەستێکی پیس دەستی نەگرێ و بەلا ڕێیابی بە. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.